سڵاتان لەبێت و بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن لەگەڵ پرۆگرامی بەیانی 24 ئەم بەیانێش کۆمەڵێک بەرگە و بابەتمان بۆ ئامادە کردوون سەرەتا لە چیای برادۆستەوە دەست پێ یەکەم کە چیای برادۆست لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەشکەوتێکی بەست و دۆزراوەتەوە پڕیەتی لە بلووری سەرنجڕاکێش کە خۆیان لە شێوەی پەیکەری هونەری جیاجیا دەنوێنن. پزیشکێکی کوردی پایسکل سوار گەشتێکی درێژخایەن بۆ چەندین وڵاتی ئەوروپا ئەنجام دەدات و دواتر پایسکلەکەی لە مۆزەخانەی هەولێر دادەنرێت. سیڤان بە گیتارێکەوە دەچێتە شوێنە گشتیەکانی هەولێر و گۆرانە فۆلکلۆریەکان دەڵێتەوە. یەکەم جار باستی ئەشکەوتەکەتان بۆەکەم کە لە چیای برادۆستە ئەشکەوتی بەستون بە دووری 26 کیلۆمەتر لە باکووری ڕۆژئاوای سۆران لە چیای برادۆست هەڵکەوتووە. دیمەنەکانی نێو ئەشکەوتەکە هێندە سەرنجڕاکێشن کە بەدەیان ستونی کریستاڵی بلووری دیمەنی ناوازا بەخشێ و هەر یەکە و لە پەیکەرێکی هونەری جیاوازە چێ. ئەشکەوتی بەستون گەورەترین ئەشکەوتی سنووری پارێزگای هەولێر و یەکێکیشە لە گەورەترین ئەشکەوتەکانی هەرێمی کوردستان. با بەیانە ببینین بزانین ئەشکەوتە جوانەکە یاخود شوێنە سەرنجڕاکێشەکانی کوردستان چۆنە. تا مرۆڤ ورتر لێ بڕوانێت دیمەنی زیاتر و پەیکەری ناوازەتر دەبینێت. دەیانستون کە لە شێوەی کریستیاڵی بلووری خۆیان دەنوێنن دیمەنی نێو ئەشکەوتی بەستونن لە چیای برادۆست. لە هەر لایەک شێوە پەیکەری 1 مەتری و زیاتر لە 2 مەتری و لە هەندێک شوێنیش تا 7 مەتری دەبیندرێن. لە پاڵ دیمەنە ناوازەکان پلەی گەرمی لێرە لە نێواندا بۆ 20 پلەی سیلیزی دەبێت و کەشێکی ساردی هەیە. شارەزایەکی جیۆلۆجیە و مێژوو چۆنیەتی دروستبوونی ئێرە باز دەکات. دروستبوونی ئەشکەوتەکە تەمەنەکەی لە 25 میلیۆن ساڵ تاکو و 50 میلیۆن ساڵە. ئەو کە هۆکاری سەرچێ لە بۆ دروستبوونی ئەم زۆر ئەشکەوتانە چونکە بەردەکەوت و گوتمان بەردی کلسیا لەگەڵ گەیشتنی ئاو بەم بەردەوا دەکاتکەوە توانەوە ڕووبدا بە تایبەتی ترشە باران کاتێکەوە دەگاتە ئەم زۆرە بەردە بەردی کلسی وا دەکات توانەوە دروست بێت و لە ئەنجامی ئەم توانەوەش ئەو دیارە جیۆلۆجیانە دەبینین. ئەگەر بە وردی سەیری هەر بەردێکینەوە ئەشکەوتە بکەی هەر یەکە و وێنەی پەیکەرێکی ماناداری هونەری کاری دەستی پەیکەرتاشێک دەنوێنێت. لە جیهان ئەم جۆرە ئەشکەوتانە بە تایبەتەوە بەرهێنانی گەشتیاری تێدا کراوە. بۆ ئەم مەبەستەش لە گەشت و گوزار دەپرسین ئاخۆت پلانێکی بۆ ئێرە لە هەک بەدایە. پێویستمان بەوەیە بتوانین گروپاتی گەشتاری بۆ ڕاکێشین بەڵام بۆ ئەم مەبەستا پێویستان بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکە بە تایبەت لە ڕێگاوبان لە سەرەتای ڕێگاتا دەگاتە نزیک ئەشکەوتەکەمە پێویستە بەڕاستی وەزارەتی ئاوادارکردن هەماهەنگمە بێ لە ناوی ئەشکەوتەکە پێویستمان بەوەیە کە بودجەیەکی بۆ تەرخان کرێ بەوەکو باسم کرد لە بابەتی ڕووناکەرەوە لە بابەتی خزمەتگوزاری پیادەڕۆیی بۆی گەشتار بە ئاسانی بدات. ئەشکەوتی بەستون دووری 26 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژئاوای سنتەری سۆران لەسەر چیای برادۆست و یەکێک لە گەورەترین ئەشکەوتەکانی هەرێمی کوردستانە. درێژەکەی لە نێوان 350 بۆ 400 مەترە و بەرینیەکەی لە هەندێک شوێن 40 بۆ 50 مەترە و بەرزی هەندێک شوێنی دەگاتە 7 مەتر. تەیفور محەممەد کوردستان 24 ئەشکەوتە بەستون دەڤەری سۆران. لە هەوڵێکی گرنگدا وەزارەتی کشتوکاڵ هەڵمەتی سەوزکردنی خاک ڕادەگەێنێ کە ئەم هەڵمەتە بۆەوەیە بە خۆڕایی نەمان بۆ خاوەن زەوی کشتوکاڵەکان دابین بکات و دوای ڕێگەپێدانی بیری ئاویان کردووە کە خاوەن زەویانە بۆی کە لە بری تەلبەند نەمامۆک و پشتێنەیەکی سەوز لە دەوری زەویەکان بڕوێنن و هەم لەو کاتەشدا بە بیرە ئاوەکە بتوانن نەمامەکان گەشە یاخود پەروەردە بکەن و سەوز و جوان بێت و لە هەمان کاتیشدا بێتە پەرژینێک لە بریەوەی تەلبەنێکی ناشرین یاخود شێوازێکی دیکە کە زیانی بۆ ژینگەکە و بۆ خاکەکە هەبێ هەر بە نەمامەکان ئەتوانن سنووری باخ و کێڵگەکانیان جیا بکەنەوە.
ئەسکەندەر جوتیارێکی گوندی گاینجە و زیاتر لە 30 ساڵی تەمەنی لە نێو کار و بەرهەمهێنانی بروبوومی کشتتوکاڵیدا بەسەر بردووە. ماوەی 3 ساڵە بە تەلبند پەرژینی زەویەکەی گرتووە بۆ جیاکردنەوەی لە زەویەکانی دەوروبەری. بەڵام دەڵێت بەهۆی بەرزی پلەکانی گەرما ئەگەر نەمامی چاندبا سوودی بۆ بەروبووم و زەویەکەی دەبوو. گەداری لێ بچەندرە بە ئەم 3 ساڵە ئێستا دەبووە پشتێنێکی زۆر جوان و هەم لە بۆ کەش و هەوایەکەش ژینگە هەمیش لە بۆ کشتتوکالیەکە ئەو گڕەگەرمایی دەژێراوە زۆر ئیسفادەی هەبوو زۆر باش بوو. وەزارەتی کشتتوکاڵ ڕایدەگەێنێت هاوکاری هەموو ئەو خاوەن زەویە کشتتوکاڵیانە دەکات کا ڕێگە پێدانی بیری ئاویان هەیە بۆ ئەوەی لابڕی تەلبەند دار لە دەوری زەویەکانیان بڕوێنن. لە شوێن سیاج و پەرژینی باخ بە کۆنکرێت و بلۆک و کەڵەکە بەر پەرژین بکەین بە درەخت. لە هەولێر ئیڤنتی هاوکاریکردنی جوتیاران بەڕێوەچوو کە بانگەوازێکی هەمەلایەنەیە لە ژێر ناونیشانی پەرژین بکەن بە درەخت بۆ پەرژینکردنی زەویە کشتتوکاڵیەکان بەدار بڕوێنن لە بڕی تەلبەند. بەڵام ئەو پاڵپشتیکردنا هەموو جۆرە زەویەکی کشتتوکاڵی ناگرێتەوە. زەویەک کە دێمی بێ ئەگەر نەمامیشی بدەینە بیچێنێت لەوانەیە نەمامەکەمان لە دەست بچێت یعنی بەڵام ئێمە قۆناغی یەکەم لەو زەویانەوە یاخود لەو جوتیارانەوە دەست پێ دەکەین کە زەویەکانیان بەراوە و لە هەمان کاتیشدا بیریان هەیە بۆ ئەوی کە بتوانن پەروەردەی نەمامەکە بکەن و نەمامەکەمان وشک نەبێ یاخود لە ناو ناچێت. بە پێی لێکۆڵینەوەکانی پسپۆڕانی خاک ناوچەکەمان و جیهان ڕوبەڕووی کێشەی کەمبارانی و بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە بە بیابانبوون و خۆڵبارین دەبێتەوە. لە هەمان کاتیشدا مەترسیەکانی لافا و زریان لە وەرزی زستان و ڕاماڵینی چینەکانی خاک ئاگادارکردنەوەیەکە بۆ دەستکردن بە هەڵمەتی سەوزکردنی خاک. شەیمەبایس کوردستان 24 هەولێر. دکتۆر هەڤاڵگەردی پزیشکی نەشتەرگەری گشتیە و ماوەی 32 ساڵە لە وڵاتی ئەڵمانیاژی ئارەزووی بایسکل سوواریە. ئامانجی هەندانی خەڵکی کوردستانە بۆ وەرزش و پاراستنی ژینگەش. لە ماوەی 32 ڕۆژدا بە 6 وڵاتدا تێپەڕیوە ئێستا دوای بڕینی 3500 کیلۆمەتر گەشتۆتە سوید. ئەو گەشتەکەی درێژە پێدات بەرەو چەندین وڵاتی دیکاچێت. ساڵی 2019 بە پایسکل 5500 کیلۆمەترە بڕێ و لە لەندەنەوە ئەگەڕێتەوە بۆ کوردستان. ئێستا پایسکلەکەی لە مۆزەخانەی هەولێر دانراوە. من دکتۆر هەڤاڵ خەڵکی هەولێرم دانیشتووی بەریتانیام ئەوە 32 ساڵە لە بەریتانیام تەمەنم 6 ساڵە زۆر خولیای وەرزشی پاسکیل و پاسکیل سواری و ڕۆشتن و شاخەوانی و ژینگە پارێزیم لە هەشتی مانگی حوتەوە من بەڕێوم تا ئێستا 6 وڵاتم بڕیەوە ئەو ئێستا کە لە ستۆکهۆڵمم من ئەو ئەشیان پێ ئەوە خیوەتەکەمە کە وەزنەکەی تقریبان 2 کیلۆ نیوە خیوەتێکی زۆر چاکە بۆ 4 فەسڵ بەکاردێ. ئەم دوو تێڕەش کە پێی دەڵێن پەنیر بە ئینگلیزی هینن ئاوشتی تێناچێ هەموو جل و کەلوپەلەکان بلێ ناوە. ئیتر ئەمە هەندێ حەبی ئازار و شتی وایە لام و ئەنتیبایەتێک ئەگەر خوا نەخواستە توو شتێ بوو یان بۆ ڕەفیقێکە مەگەر تووشی شتێک بوو پێویستی پێبوو. چیسەخەو زۆر زەڕورە ئەو چیسەخەوە کەمە کە لە پەڕی قاز و مراوی دروست کراوە کە ئەمە شتێکی زۆر باشە زۆر گەرم و سووک و خۆشە. ئەمەش کەلوپەلی چاکردنەوەی پاسچیلە لەم هینە بچووکەش تەلەفۆنەکەمی تایە پاسپۆرتمی تایە پارە و کەلوپەلانەی لەژێر دەستی خۆمن جیهازێکی GPS خاصە بە پاسکیل سواری هەند ئێجار بەکاری دێنم. هەر ئەوە ئیسپات دەکە کە تەمەن ڕێگرنیە لە کردنی وەرزش چەند زوو تەست پێکەی باشترە. ئەو منیش ئێستاکە ئەوە لە نیوەی گەشتەکەدا ئەمەڕۆم بەرەو فنلاند 2000 کیلۆمەتر ماوە بگەڕێمەوە بۆ لەندەن 6 وڵاتی تر ئەەکەم. ئومێدەوارم ناوەڕاستی مانگی نۆ بگەمەوە لەندەن و بە کەس و کارم شادمەوە دوای 2 مانگ پاسیل لێخوڕین. خواحافیز زۆر سوپاس خواحافیز. وەرزشکردن زۆر سوودی هەیە لەلایەک جگەلەوەی کە جەستە چالاکەکە پتەویەکە
لەگەڵ شتا یادگاری مرۆڤ بەهێزەکە بەگشتی کەسانی وەرزشوان جیاوازتر لە کەسانی ئاسایی تەندروستیان باشترە و هاوکات پایسکل سواری یەکێکە لەو وەرزشانەی کە مێژوویەکی لە کۆنەوە لە ناو وەرزشدا هەیە لە هەرێمی کوردستان لەم چەند ساڵی ڕابردوو دەیان تیمی پایسکل سواری دروست بووە بە تیم کارەکەن بە گروپ و هاوڕێن جا بۆ وەرزش بێ یاخود بۆ وەرزشوانی بێ بۆ جەستە و تەندروستی خۆیان بێت یاخود بۆ پێش بڕکێکان بێ منم ڕۆمیوانێکم لەگەڵە بێ کە وەرزشکاری پایسکل سواریە بۆی بزانین ئایا گرنگی ئەم وەرزشە چییە و چۆن بتوانین بە کللتوری بکەین تێکەڵبوونی جەستە یاخود بڵین تەندروستیمان لەگەڵ ئەو وەرزشە چۆنە بە تایبەت بەپێی هەڵکەوتی جوگرافیای ناوچەکەمان بێت ئەو میوانە کاک بیلالە کاک بیلال بەخێر هاتی بیلال خۆشناو زۆر سپاس ئاژەخان بەیانێکی باش بۆ تۆ بەیانی کوردستان 24 و بەیانی وەرزشوانان باش زۆر سپاس بەو پێی کە وەرزشوانی پێش من لێرە بووی سێرم کرد کە هاتمە ناستۆ دێت تۆ لە پێش منەوە ڕۆژتی وزەیەکی باشت پێ بوو منیش لێم وەرگرتی بەخێر هاتی بە پاسکیل هاتییان بە ئەمڕۆ بەتون بێت لەبەر ناوەڵە بەداخۆ لەبەرەوەی ئاڕێگاکان و بۆی سوود لە کات وەرگرن بۆ تیمەل هاتم لەبەرەوەی هەم وەرزەکە هاوکارنی و هەم ژینگەکەش هاوکارنێ لەبەرەوەی ماڵم لە دەرەوەی شارە وێرەش تۆزە دوور بووە ناگاڵتەنی وەرزەکەیەوە نییە بە پاسکێ بێ وزەیەکی زۆری دەوێت ڕاستە وزەیەکی زۆریەوە و ینی ناتوانانی بۆ هەموو کاتە باسێکی باسکل سواریمان بۆ بکە ئەو وەرزشە مێژوەکەی چۆنە ئێستا لە ناو هاوڵاتیانی ئێمە چۆنە زۆر باشە ئەگەر بمانەوێ وشەی دووچەرخە هاوتایە لەگەڵ وشەی بایسکل یاخود بایک ئامرازێکە بۆ گواستنەوە بەکاردێ بەهێزی مرۆڤ و بەهۆی پایدەرەوە دوو چرخە لە دوو چرخ پێگەهاتووە کە دەبەسترێنەوە بە شێوە هەیکەلیەکەی دووچەرخە ئەو کەسانی کە دووچەرخە بەکاردێنن پێیان دەڵێن دووچەرخە سواران مێژوی دووچەرخە زۆر لە مێژینەیە ئەگەر بە شێوەی نەزەری باسی بکەین مێژوەکەی دەگەڕێتەوە بە دۆڵی ڕافیدە دۆڵی ببورن دۆڵی نیل مێژووی میسرە کۆنەکان بەڵام بەداخەوە هیچ سەرچاوێکی باوەڕپێکراومە نییە کە بیسەلمێنێ لەوێ سەری هەڵداوە بەڵام وڵاتانی خۆرئاوا لێرەدا لە پێشینەن لەبەرەوەی لە شێوە کردارایی و پراکتیکەکەیدا و بەتایبەت وڵاتی ئەڵمانی لە ساڵی 1970 لە سەرەتای سەدەی 19 کارل ڤۆن درایز بە یەکەم کەس دادەندرێت کە شێوە دیزاینی پاسکڵ و یەکەم پاسکڵی لە ئاستی جیهان دروست کرد لەو سەردەمەدا شێوەی پایسکل بووە جێی سەرنجی خەڵک لەبەرەوەی پایسکل لەو کاتەدا بە هۆبی هۆرس و ڤێلاسپێد بەناوبانگ بوو یعنی لە ئەسپی خولیا و شێوەکەشی لە ئەسپ بەرژرا بوو لەبەرەوەی ئەو دوو چەرخی بەکار هاتوو بەبێ پەیدەر بوو ئەو دوو چەرخە سوارەی کە دەیویست دوو چەرخەکە بەکاربێنێ بە خاسەکانی بەکاری دەهێنا لە دواییدا لە سەدەی ناوەڕاستی سەدەی 19 زانە فەڕەنسیەکان هاتن و شێوەی پایسکلیان گۆڕی و پەیدەریان بۆ زیاد کرد و تای پێشەوەیان گەورە کرد بەم جۆرە بووە زیاتر جێگای سەرنجی خەڵک و زیاتر لە ناو خەڵک بەربڵاو بوو خەڵک بەکاری هێنا لە سەرەتای لە ناوەڕاستەکانی سەدەی 19دا هۆبی هۆرس و ڤێلاسپید ناوەکەی گۆڕا بۆ بایسکل کە زانە فەڕەنسیەکان ڕیفۆرمیان بۆ کرد لە دواییدا کە لە کۆتاکانی سەدەی 19 بوو زانای بەناوبانگ جۆن درایس ئینگلیزی هەڵسا شێوەی تەواوی پاسکلەکەی گۆڕی ڕیفۆرمێکی تەواوی بۆ کرد کە هەردوو دوو چەرخەکە و دوو خولەکەی هێنا وەکو یەکی لێ کرد هاوتای کرد و پەیدەرەکە هێنا ناوەڕاست بۆ یەکەم جار زنجیری بۆ دانا کە تای دواوەی بە زنجیرەکە بەستایەوە و لەگەڵەوەی کە پەیدان لێ دەی تەوازنیەک و هاوسەنجێکی بۆ ڕاگرت ئەمە مێژووی پاسکل بوو لە سەدەکانی 19 کە تەمەنەکەی ئەوەندە نابێت 200 ساڵێک دەبێت بەڵام تاکەشتە کە لەگەڵ تەکنۆلۆژیایە تۆزێک لە منافەسە و ڕکابەتی کە نەگۆڕاوە لەبەرەوەی سەردەمی دیجیتاڵی زۆرشتی گۆڕیوە ڕاستە جابن پێم خۆشە مادەم ئەمەندە پرزانیاریت لەسەر پایسکل کەی هاتە ناو جیهانی ئۆلۆمپیاتەوە پێشوی جوابی پرسیارەکەت دەمەوە هەژەخان بۆی تەواوی کەین ئەمە بیبەستینەوە بە کوردستان و باو باپیرانمان لە سەرەتای سەدەی 20 ساڵی 1924 بۆ یەکەم جار لە کوردستان لە شاری سلەیمانی پایسکل بەکار هاتووە دوای 10 ساڵ لەم بەروارە بۆ یەکەم جار پایسکل خانە کە فرۆژگای پایسکل یان فرۆشتنی پایسکل کە کات پێیان دەگوت پایسکل خانە
لە ساڵی 1934 کرایەوە لە شاری سلێمانی هەر لەو ساڵەدا بۆ یەکەم جار پێشبڕکێ یاخود پاڵەوانێتی تێدا ئەنجام درراوە بەڵێ لە سلێمانی ئەگەر سێرچی بۆ بکەین لە ئینتەرنێت دەداتێت لەسەر ویکیپیدیا لەسەر ئەو سۆرسانی کە منەوەبانگ براتم برانتین سیا و پێگەی هیستۆری وێنی شاری سلێمانی هەیە کە خەڵکەی بەکاری دێنن جێ خۆشحاڵیە کەواتە ئەجا ئەگەر بینەوە سەر جیهان کەی جیهان پایسکلی کردە ناو ئۆلۆمپیاتەوە کردیە یەکێک لە وەرزشە جیهانیانە فەڕەنسا بە باوکی پایسکل بەناوبانگە فەڕەنسیەکان هەڵسان بە ڕیفۆرمکردنی شێوەی پایسکل بۆی کە سەرنجی خەڵک ڕابکێشن لە ناوەڕاستی سەدەی 19 بوو کە زانە فەڕەنسیەکان شێوەیان گۆڕی پایسکلەکانیان هێنا و پایدەریان بۆ زیاد کرد وای کرد خەڵک زیاتر بەکاری بێنێ و تای پێشەوەشیان گەورەتر کرد بەڵام کێشەی هاوسەنجیان هەبوو دوای ئەوەی لە کۆتایەکانی سەدەی 19 جۆن درایز ئینگلیس کە دیزاینەکەی ڕێکوپێکتر کردەوە پەیدەری هێنا ناوەڕاست و زنجیرەکەی بۆ زیاد کرد ئەو کات لە پاری زیاتر خەڵک بەکاری هێنا و خواستی زیاتر لەسەر بوو لە کۆتایەکانی سەدەی 19 بوو کە خەڵکی بە تەواوی بەکاریان هێنا چووە ناو بابەتێک کە بووە وەرزشێکی تەواو ناو ئۆلمپاتیەکان کە ساڵانە فەڕەنسا پرۆژەیەکیان هەیە بە ناوی تور دی فرانس ینی تەواف گەشتکردن بە فەڕەنسا کە وەرزشێک کە خەڵک دادنیشە لەبەری بە سەعات کۆمەڵە ساعتانێک 3 ساعت 2 ساعت کە فەڕەنسا لێ ڕاگەاندنی ئەم شتە بەرپرسە کە باسیکەن باسمان باشە کەواتە ئەمە مێژوەکەی مانزانی بزانین ئەو مێژۆ گەشتۆ بکوێ لە هەرێمی کوردستان بەڵام لە هەرێمی کوردستاندا بە خۆشحاڵیەوە تا ڕادەیەک دەتوانم بڵێم زۆر بەرەو پێش چووە بە حکمیەوەی ئێمە لە سەردەمێک دیجیتاڵی دادەژین سەردەمێک کە خێرا لە بڵاوبوونەوەی زانیاری خۆشحاڵانە کوردستان پێگەیەکی کراوەیە کەسانێکی کۆمەڵایەتین کۆمەڵگایەکی داخراونیە بە ڕووی شتێکدا وەرزش کە مێژەکەیمان باس کرد لە سەرەتای سەدەی 20 بەربڵاو بوو لە کوردستان لە ئێستادا هەنگاوێکی زۆر گەورەمان ناوە لەبەرەوەی کۆمەڵی یاریزانێکی زۆر بەتوانامان هەیە لە ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسیا پلەی یەکەم و دووەم و سێم بەدەست دەهێنن ئەمە جێگای خۆشحاڵێ بۆ هەمومان کۆمەڵە گەنجانێکمان هەیە کە لەوانەیە بەخۆمم گەشت دەکەین بە پایسکیل وەکوی دکتۆر هەواڵی هاوڕێمان کە بینارانش بینیان لە راپۆرتەکەی بە ڕێزانکە ێستا لە حالین لە سویدا گەشتێکی دوور و درێژ من زۆر خۆشحاڵم لە خزمەت جەنابی بووم کە ساڵی پار بوو ساڵ 2019-2020 بەهۆی کەرەنتینەوە نەمتوانی ببینم دوای گەشتە درێژێک کە 5500 کیلۆمەتری بڕێ بوو بەزی شانازێکی گەورەیە بۆ ئێمەی کورد کە کەسێکی وەکو دکتۆر هەواڵمان هەیە خزمەتێک دەکا بە پایسکل تەرکیزی خەڵک و تەرکیزی هاونیشتیمانیان دێنێتەوە سەر پایسکل کە ئامرازێکە ینی بێزگەلەوەی کە ئۆتۆمبیل و پاس و چوزانم ماتۆرسکێڵ بەکاربێ ئەمە دەتوانین پاسکلیش بەکار بێنین بۆ نە باشە بەکارهێنانی پاسکل لە هەرێمی کوردستان بۆتە کللتور بۆ کارکردن نابۆ وەرزشکردن بۆ وەرزشکردن دیارە ئاماژت پێکرد کە وەرزشوانمان هەیە بەڵام جیالەوە بۆ کارکردن تا ڕادەیەک یاخود بۆ ئارامبوونەوەی مێشک و بەکارهێنانی بۆ پیاسەکردنێک بۆتە کللتور من وەکو سایکۆلۆژیان دەڵێن ئەگەر پەرداغێک ببینی لەسەر مێزەدانرابێ نیوەی ئاوی تێدا و نیوەی تێدانە ئەمە دەبێت سەرعانە قسە بکەین من ناڵم بەداخەوە ناڵشم جێگای خۆشحاڵیە ئەو وەڵامی پرسیارەکەت بەڵام ئەبێ واقعانە و ئەرزی واقع ببینین لەبەرەوەی کێشەکان و دەرئەنجامەکان خەڵکی زیاتر لێرە سەرقاڵم بەشتە لاوەکیەکان و بەداخەوە کۆمەڵگای کوردی یەک شتمان هەیە کە جێگای سەرنجە بۆ ئێمەومانان و کەسانی کە دانێت ڕیسێرجیان زانیاری وەربگرن کۆمەڵگایەکی زیاتر هەوڵ دەین لاسایی ئەوانی تر بکەینەوە کە جێی داخە و دووبارەڵەمە بەداخەوە نەبۆتە کەلتور بەڵام ئەگەر بە سەدا بەکاری بێنم ئەو نەبوونە کەلتورە دەتوانین بڵین 150 بۆ 155 بە خۆشحاڵیەوە سەدایەکەی تر کە 140 بۆ 145 دەبێ خەڵک تا ئاستێکی زۆر باش هۆشیاری هەیە لەبەرچی ئەمەگەر سەیری کوردستان بکەین یەک لە کێشەکانی کە هەمانە نەخۆشیە باوەکانی نێو کۆمەڵگای کوردی بە نمونە جەڵتا و نەخۆشەکانی دڵ و ئەو نەخۆشانەی کە باو نامێ ناوی هەمویان بێنم لەبەرەوەی بواری من یە نامێ هەڵە بکەم پایسکل بە باشترین ڕێگە چارە دادەندرێ ئەنیەوە زانیاریەکی زۆر لە مێژینەیە و پزیشکان پژڕاستی دەکەنەوە کە لێخوڕینی دووچەرخە سواری بە باشترین
شێوە بەکاردی بۆ کەمکردنەوەی جەڵتە و نەخۆشیەکانی دڵ ئەنی ئەگەر سەیری نەخۆشخانەکانی کوردستان بکەین یەک لە مردنەکان هۆکاری جەڵتەیە دروستە پاسکلاومان بۆ چارەسەر دەکات زۆر باوە باشە هۆکاری چییە کە نەبووتە کللتور یاخود کەمتر خەڵک بەکارێنێ هۆکارەکانی چییە؟ هۆکارەکان زۆرن من پێشەوەی بمێ لایەن پشت یان لە بەرامبەر کەسێک دوو کەس ڕابوەستم هەم کۆمەلگای خۆمان وەکو تاک و هەمیش لەلایەن دەستگای میریەکان و دەسەڵات هەردووک لا بە خەتەبار دەزانم لەبەرەوەی دەستگای میریەکان نەیانتوانیوە تا ئێستا تەمەن من لەگەڵ ئەوەم کە ینی کێشەمان زۆر بووە هەوڵی باشتریان داوە هەوڵیان داوە جادەکان فراوانترکەن بەڵام ڕەنگە لەبیریان کرد بێ ماستەر پلانی پایسکل یاخود ڕێگای دووچەرخە سواری دابنێن کە ئەمە بووە هۆی مەترسیەکی تەواو لەسەر هاونیشتیمانیان کەش خودی خۆم جاروبار بەکاری دێنم بە ترس و لەرز زۆر بەکاری دێنم ینی هیچ شتێک لە ڕۆح هیچ شتێک لە جستەی خۆمان ئینسان گرنگ نییە تۆ کاتێک سیارێک لە دوا دەڕۆ هۆڕنێک لێدا و بەداخەوە ئاستی ڕۆشنبیری خەڵکەکەش بە نمونە شوفێرەکان بەداخەوە شێوازی بەکارهێنان یان ئەخلاقیانە شوفێری ناکەن کاتە کەسێک دەبینیم کە وەرزش دەکا و لەسەر دووچەرخەکەیەتی دەوێت بڕوا بۆ شوێنێ هاوکاری ناکەن وەمی ژینگەکە هاوکار نییە وەگەر بمەوێ خەتابار لە تاکەکان و هاونیشتیمانیان بەداخۆ دیسان دەڵێمەوە هاونیشتیمانیان دیسان لێرەدا خەتایانێ لەبەرەوەی نانویستووە شتەکە بە مۆدێرن بکەن نانتوانیوە هەمومان بێکەوە دەنگجە هەڵبڕی بۆەوەی ئەو کێشەیە چارەسەر بکەین بەڵام جێگای خۆشحاڵیە و خۆش باوەڕیە ئێمە کۆمەڵە کەسانێک هەیەن کە خەریکی ئەم وەرزشن چکەم پێم وتی سە لە سەرەتا ئەو پەرداخی کە لە پێشمە دەبێت هەردووشی ببینم کە نیوەی پڕە و نیوەی بەتاڵە لە ئێستادا من کۆمەڵە گەنجانێک دەبینم کۆمەڵە هەرسەکارێک دەبینم کە سەرقاڵی ئەو وەرزشن بە بێەوەی هیچ کەسێ پاڵپشتیان بکە تەنانەت ئافرەت کچمان هەیە ڕۆژانە بەکاری دێنێ بەیانیان بە وەرزشکردن بەکاری دێنێ نمونەی زۆر زۆر هەن من بەیانیە ئەڕۆم نان ئەکڕم ئەڕۆم هەندێک بازاری یەکەم بە پایسکیلەکەم بڕۆم زۆر زۆر ئاساییە من ئەگەر کاتەکە درێژ بە زۆر زۆر نمونەمانە دەمتوانی باسییان بکەم زیاتر وەکو ڤیددیۆ بەڵگەیەک کە شۆخەخانمان هەیە لە پارێزگای هەڵەبجە خۆشحاڵانە بۆ هەموو شتێکی ژیانی پایسکل بەکاردێنێ نمونەیەکی زۆر بەرچاوە ئەوە زۆر ناسراوە خەڵک دەیناسێ بۆ نمونە ئەگەر نمونەی زۆر زیاتر هەیە لە شاری هەولێر و لە شارۆچکەکان لە زۆریش باشە لەم کاتێ ئەگەر بنزینیش گران بێ تۆ توانی هەم تەندروستیت باشترکەی جستێکی باشترت هەبێ هەم لایەنە دارایەکەشەوە شتێکت بۆ بگەڕێتەوە کەواتە پامی تۆ چییە بۆ هاونیشتیمانیان کە پایسکل بەکاربێنن پامەکەی من زۆر قوڵ نییە و زۆر گەورەژ نییە پامێکی زۆر سادەیە ینی قورسیش نییە بەڵێ ئێمە دەتوانین بەکاری بێنین لە ڕووی داراییەوە قازانجە کە جەناوت باست کرد خەرجیمان کەم دەکاتەوە لە ڕووی تەندروستیەوە باشترین شتە یانیەوە ئەلم سەلماندیەتی ئێمە دەتوانین بەکاری بێنین لەشمانی پێ ڕەکەینەوە لەشمانی پێدا بەزێنین قسەیەکی باوێت منداڵان پایسکل بۆ یاری بەکاردێن بەڵام گەوران بۆ چێژڕێکی بەکاری دێنن یعنی لە زۆر ڕۆ ئێمە دەتوانین کێشەی منداڵان لە ئێستادا منداڵ بابێتە دوایین پێم منداڵانی کورد بەدەست دای و بابە بەدەست منداڵانی کوردە ناڵێن لەبەرەوەی تابلێت یاخود هاوشێوەکانی تابلێتیان لەدەستە کە مێشی ئەو منداڵان زۆر مەشغوڵ کردە بە خۆیانەوە کە وای کردووە زیاتر لە تەمەنی خۆی بیرکاتەوە من ئامۆژگاری بۆ دای و بابان ینی باشترین ڕێگا چارە و باشترین شت کە ببێتە بەدیلی تابلێت و موبایل و شێوە زیرەکەکان لێخوڕینی پایسکلە بەو هیواین سپاس کاک بیلال خۆشناو خۆشحاڵ بووم کە میوانێکی وەکو تۆ میوانی بەیان 24 بوو سپاس بۆ بەڕێز ئەمە خۆشحاڵتر بووین زۆر سپاس باسی بایسکلمان کرد کە چەندێک گرنگی هەیە بۆ تەندروستیمان کە چەنەتوانین سوودی لێ ببینین بۆی کە هەم تەندروستێکی باشمان هەبێت هەم لەگەڵەوەشدا ئەگەر ئێستا گەرمیش بێ ماوەیەکتر دنیا فێنکە کە ئەتوانین جەوگۆڕینێکی خۆشیشمان هەبێ بۆ ئەوەی کە بابەتێکی دیکەمان هەیە باسیەوەکەین کە هانا تەمەنی 36 ساڵە خەڵکی ئەمریکایە و 5 ساڵە لە کوردستانەژی خۆی فێری کوردی و زمانی ئاماژەی نابستانیش کردووە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتیەوە خەڵکیش فێر دەکات با ببینین بزانین هانا کارەکەی چنێک دەنگی داوەتەوە لە کوردستان بۆیەوە
ئەگەر بچی بۆ هەفلەیەک بۆ نمونە کۆبوونەوەیەک بە قوربانە بم بە ساکۆ بم یەکەم جار نەمانزانی کوردستان لەکوێیە و چۆنیە بەڵام ئێستا کە 5 ساڵە لێرین ئەبینین چەند ژیانێکی خۆشە هەیە خۆش هەیە لە کوردستان پێم زۆر سەیرە ئەوەی چۆنە میوان تەنانەت 11 شەو 12 شەو سەردانی یەک ئەکەن من چەند جارێک لە ماڵ بوومە تر 11 شەو تەک تەک لە دەرگا ئەیە هەڵم ئەوە چییە وڵا کچی میوانە نەژۆرەوە میوە ئەهێنن چا ئەهێنن ئەڵم لێرە بن مەڕۆن جارێ زووە ئەڵم چۆن جارێ زووە 12 شەوە کاتیەوە بخەوین چەند ساڵێک لەمە پێش خوشکەکەم لە ئەمریکا چوارم مناڵی لەدایک بووە جا دوای مانگێک هەستی کرد شتێک جیازە هەستەکەم نابیستە بردی بوو دەڵای دکتۆر فەحسیان کرد بۆیان دەرکەوت کە نابیستە مناڵەکەیان اینجا ئێمە لە عیلەی خۆمان لە نێوان هەموو خزمەکانمان کەس نابیست نییە شتێکی جیاواز بوو ئەنجا لەوەوە تۆزێک فێری زمانی ئاماژە بووم ئەوەی ئەمریکا تر زۆربەی خەڵک نازانن کە هەر وڵاتێک زمانی نابیستانی خۆی هەیە جیهانی نییە ئەوەی ئەمریکا جیاوازە لەوەی ئێرە بۆ لە ئەمریکا ئەمە دایک باوک لێرە دایک باوک هەموو شتێک جیاوازە زۆر جوانن دێرن لە کوردستان بینیم لە سوشال میدیا هیچ شیتیان نییە بۆەوەی خەڵک فێر بن ئەگەر بیانەوێت ئەو شتانێککە من فێر ئەبم با بڵاوی کەمەوە با سوودی هەبێ بۆ هەموو کەسێک ئەگەر ئەوە نیش حەزەکەن فێر بن با بتوانن لە ڕێی ئینستەوە ڤیددیۆەکانم تێکەڵن هەندێکیان بەس بۆ نمونە ئاماژەیەک پیشان ئەیم ینی وەکو فێرکاریە بەس خۆم حەزم لە ڤیددیۆی کۆمیدیە ئەگەر فکرەیەکێت بە مێشکمە بۆ نمونە ئەجا هەر ئەوە ئەەکەم لەسەر بەڵێ کولتوری ئێرە بۆڵێ لەسەر کولتوری کوردستان ئەوەی من پێم هەزەلیە بەس لە هەمان کاتە پێم جوانە ئەوە ئەەکەم قەت حەز ناکەم کوردستان بەجێ بێڵم ئێرە شوێنی خۆمە ماڵی خۆمە لە کوردستان زیاتر لێرە لە کوردستان هەست بە مرتاخی ئەەکەم ئیتر بۆیە حەزەکەم هەر بەردەوام لێرە بین بەردەوام فێری زمانی ئاماژە بم ئیشاڵا زیاتر تێکەڵ بم لەگەڵ نابیستان ئیتر بزانم حەزەکەم بزانم چیان پێویستە چۆن ئەتوانم هاوکاریان بم باوکم و دایکم فێریان کردین کە خی گەورە دروستی کردین بۆ ئیشێکی تایبەت ئەنجا من هەر لە ڕێی پەیوەندیەکەم لەگەڵ خوا هەر هەوڵەیەم ئەو ئیشە بدۆزمەوە ینی بۆچی لێرم بۆچی لە ژیان ماوەم حەزەکەن چی بزان لەسەر ژیانیان چۆنە شتێک قورسە و هەمیشە گلەیمانە کرد کە ئێمە بۆ فێری زمانێکی بیانی بین بۆ کەسێکی بیانی فێری زمانی ئێمە نابێەوە کەسانی بیانیش ئارەزوو و حەزیشیان هەیە بۆ زمانی شیرینی کوردی و لەگەڵەوەشدا کاریەک لەسەرەکەن ئەتوانن لە ڕێگەی زمانی کوردیەوە چەندین کاری دیکە بکەن وەکو ناساندنی یاخود زمانی ئاماژە یان بۆ کەسانی کە خاون پێداویستی تایبەتن نابیستن ئەمانەش ئەچێتەوەی کە کوردستان هەمەڕەنگە یاخود کوردستان جێگەیەکە بۆ هەموو ئەو کەسانی کەیانوێت لێرە پەرە بەتوانەکانیان بن. گەنجێکی دانیشتووی هەولێر بە ناوی سیڤان کوردۆ بە گیتارەکەیەوە لە شەقام و شوێنە گشتیەکان و دەرەوەی هەولێر ئەگەڕێت لە سەرخواستی و کەسانی کە لە نزیکەوە ئەیان بینێت گۆرانیە فۆلکلۆریەکان ئەڵێتەوە. ئەم گەنجە ڤیدۆی ئەو کەسانە تۆمارەکە و بڵاوێکاتەوە. ئەو کاری سیڤان وای کردووە ناوبانگێکی زۆری پێ ببەخشێت و ئەو کەسانی کە گۆرانیان بۆڵێ هەست بە دڵخۆشیشەکەن بانەڵێن گەنجان تەنها سەرقاڵی تەکنەلۆژیان یاخود لە ناو سۆشیال میدیا نقم بوون گەنجانێکیشمان هەن کە لە شوێنە گشتیەکان گۆرانیڵێن دڵخۆشیە خەنە سەر یاخود دڵخۆشیە خەنە سەر دڵ و خەندا خەنە سەر لێوی ئەو کەسانش کە لەوێن جاگەشتیار بن یا دانیشتوان بن. لەگەڵ ماوەرە با بڕێن کاکە سەلام عەلەیکوم باشم برا وەستان چۆنە ئەمینەتان برسم حەسەن لە چ گۆرانیەکە لەبەر ئەو شارە جوانەی
لەبەر لە یادی مزنی هونەرمەندی گەورە مححمد ئەحمەد ئەڕبیلی دەمانەوێت گۆرانی لێرەمە لە هەولێرێ پێشکەشمان بکەیت لە هەولێرێ زۆر زۆر باشە لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ دوو چاوی جوانت هاتوون دوو چاوی جوانت هاتوون چەندەکەم بۆم نەگیرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ لێرەمە لە هەولێرێ دڵدارم لە هەولێرێ سیبان کوردۆبابانم کوڕی هونەرمەند کوردۆبابانم دانیشتی شاری هەولێرم من بە کوڕەکەی سەرشەقام و هونەرمەندەکەی سەرشەقام ناسراوم خاوەن کاری خۆم بوو ئەو کاتانێکەوە لە کار تەواو دەبم دەچم بۆ لای ئەو خەڵکەی کەوا ئەمەوێت دڵیان خۆش بکەم و لیان دەپرسم ئایا حەسەن لە چ جۆرە گۆرانیەکە هیوادارم تا ئەو دەقەی ژیانم توانی بێتم دڵی کەسێکم هەر خۆش کردبێ ئینشاءالله بە تایبەتی چینی هەژار دوو مانگە دەستم بەو جۆرە ستایلە کردووەکەوە لە خەڵک دەپرسمە حەسەنە چ جۆرە گۆرانیەکە ناوبانکی باشم پێدا کردووە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و سۆشیال میدیا کاتێک فرمێسکم دەبینن تێدەگەن تۆ نەکوێ خۆت دەم خۆش هەردووشی سەلامەت حەزی پیر بوومە دەستەکانم دەنەرزی پیر بوومە جێچکەکانم نەبیستی پیر بوومە دەستەکانم دەنەرزی پیر بوومە چاوەکانم نەبی چاوەکەم ئەی هەناوەکەم تاکو دەیتە لام چاوەکەم ڕۆژ بەش چاوەکەم ئەی هەناوەکەم تاکو دەیتە لام چاوەکەم لە چی زڵەکەی ڕاوی دڵەکەی لە چی زڵەکەی ڕاوی دڵەکەی هەروەک باڵندا چڵە و چڵەکەی هەروەک باڵندا چڵە و چڵەکەی بانیت باش بانێکی باشە لێ کردین سواس دەکەم زۆر سپاس بەخێر هاتی کاک سیڤان کوردۆ خۆشحاڵم زۆر سپاس جێ دڵخۆشیەکەم بانی 24 ستودیۆکەمان بە گەنجان دەوڵەمەندتر بووە کە پێش تۆش گەنجێکی وەرزشوانی لێبوو ئەویش دنیای گوزەی بەخشی پێمان و تۆش بە هەمان شێوە زۆر خۆشحاڵم بەخێر هاتی زۆر سپاس دەکەم سەرتا سڵاو لە کوردستان سڵاو لە کوردستان 24 و سڵاو لە تۆی عەزیز و خۆشەویستیش دەستخۆشی بەرنامەکە لێکەم هەر بژین سەرکەوتوو بن بەزدی خۆمە خۆشحاڵ ئەزانم کە ئەوڕۆکەوە لێرەم بۆ من جێگەی فەخر و شانازی و زۆر سوپاسان نەکەم هەمیشە سەرکەوتوبی کاک سیڤان لەکێوە دەستە پێ کردووە سەرتا ئەمێ بڵم من لە تەمەنی مناڵیەمەوە تەمەن 9 ساڵ بووە هەر لەگەڵ باوکی عەزیز و خۆشەویستم کە ئەویش هونەرمەندە کوڕی هونەرمەند کوردەوابانم لێرۆ سڵاو ڕێزمان زۆر سپاس دەستی ماچەکەم سپاس دەکەم باوکەچیان من هەر لەگەڵەوە تەمەنم کە بچووک بوو باوکم هەستی کە من سەوتم نەوعا نبرێکی تایە نەوعا حزنێکی تایە کە لە داهاتووە ئەتوانم یعنی خزمەتی هونەری کوردی بکەم و تا ئەم دەقەیە سپاس بۆ خوا ئاستێکی باشم پێشکەش کردووە
یەک ڕازبوونی خۆی گەورە و دووش ئەو ئەزیز و خۆشەویستانە بۆ من شەڕەفێکی گەورە ئێستامانێکی زۆر زۆر گەورەیە جێشانازیت زۆر سپاس وە لە ئێستادا کە جۆرم دەستم کردو بۆ جۆرە ستایلەش هەڵبەتە هە لە تەمەنی مناڵیمەوە بۆ کە بەرهەمەکەی دروست کردووە و بە ئێستاکەش سواز بۆخوا من هەمیشە گەیڕێنەوە هەمووی بۆ دەستی باوکم تەمەندرێژبی خوا باوکە لێ نەسێنە ئینشەڵڵا هەمیشە بەهرەدار بن باشە سیڤان کە دەست پێ کرد یەکەم جار لە ناو خەڵکە کە لە شوێنێکی گشتیا بوو ئەو کاری توێکی ستایلێکی تا ڕادەیەک ئەگەر بڵێ نوێ نامێژوشی هەیە بەڵام بۆ ناو هەرێمی کوردستانە گەر نوێ بوو بێت چۆن بوو چۆن دەست پێ کرد بیرت ماوە کات یەکەم جار بوو ڕاستی وەکو خۆم ئەم جۆرە ستایلم لە وڵاتانی دەرەوە بینی بوو باشە زۆرێک هەبوو وت ئەمە تەقلیدە بەڵام من هەمیشە وتمە لە هونەرە تەقلید نییە لە هونەرە هەمیشە پێشکەشکردنیشتی جوان هەیە باشە خزمەتکردن هەیە بۆ کللتوری خۆت منیش وەکو کوردێک وەکو تاکێک لە کورد هەستان بەو جۆرە ستایلە کە ئێمە خۆتان نەزان لە زروف و معاناتێکین لە ئەمڕۆکەدا جا پێویستە یعنی خەڵک احتیمامی پێ بدرێت گەنج احتیمامی پێ بدرێت ئەو لایەنێکەوە ئەهمال کراون احتیمامیان پێ بدرێت جاچینی هەژار بێت یاخوتنی کەم دەرامەت لایەنی پێداویستی تایبەت یعنیوانی کەم ئەندامن یاخود خانی بە ساڵات چوانە هەر شتێکی تر بێت لەم بابەتە پێویستە احتیمامیان پێ بدرێت و من ئەگەر وەکو خۆم ئەوەی کە لە توانامە هەبێت پێ گۆرانیش بێت حەزم کردو دڵیان خۆشکەم و دڵخۆشی ئەوانیش سامانیمەوە باشە لە کام گۆرانی دەست پێ کرد کام گۆرانی بە بیرت مابێ زۆر ئەدوتەوە حەز لێ بوو کام گۆرانیە بوو وەکو ئەم ستایلێکە دەستم پێ کرد بەڵێ من هەڵبەتە کە ئەچوومە ناو خەڵک زیاتر ڕاو بۆچوونی خەڵکم زۆر زۆر بەلاوگرین بووە ئەو گۆرانەی کەوا داوام لێ دەکرات خاصم بە تایبەتی خەڵکانی شاری هەولێر هونەرمەند فەرهاد زیرەک بوو باشە یەکی بۆ لە گۆرانەیە کەم خۆشم هەر زۆر زۆر متابع و گوێبیستی مامۆستا فەرهاد زیرەک بوو وە زیاتریش زەکەریا عەبدوڵڵا و زیاد ئەسعەد و ئیدی گۆرانیەک هەر ناوچە و گۆرانێک زیاتر داوا دەکرێت بەڵام ئی هەولێر زیاتر توان بڵم کەواتە پرسیاری زۆرم پێ بێ بۆت بزانم لە ناوچەکان خەڵک زیاتر حەزی بەچیە یاخود چیکە بەڵام با جارە گەم لە گۆرانیەک بێکە یەکەم جار ئەوەی خەڵک زۆرتر داوایە کرد و تۆش بۆتەوتنەوە زۆر زۆر چاکە تەمام جا حەزەکەی بە حەیرانێک دەست پێکەم باش نییە هەم گۆرانەی کە زۆر داوام لە یەکرا سەرداویشێ لەم ڕێ زۆر باش حەیران دەرێ حەیران دەرێدا کەرێ نەدارە دەستی خۆ دەشوی بە سابوونی حەلەبێ و چاوێ خۆڕەش دەکەی بەکلێ عەتارای بابە دەرێ بەوێسی بیانی حەیرانۆک ئەمن لۆ خۆڕاوە چی بکەم با لە شێوێ کێستانە پێدا بێمە خواری بەرام بە گەردە ڕوادزیان ڕاوێ خۆهی ناخوارێ لە کێوێ کێستانە مێرگە شێخ کچەمە مودیان شێخ مەمودیان کچێگەر دۆستی بە دڵی خۆی نەبێ کچێگەر دۆستی بەدڵی خۆی نەبێ ئەچەکو دەمرێ چاو لە دەردەبێ ژینی تاریکی بەنیسی دەبێ کە سەپەرداخم پێڕ بووە ژیانی خۆشیم لێوێن عايشة 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 كاسة داخل في رواية رو جاني خوش ملي والبواب
عايشة 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 توشمي منيشوري بولا جيان ببري عايشة 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 شان بيتو خونايان عزارك لو ضمدايان شان بيتو يارو خونايان عزارك لو ضمدايان تون بتوانم يارو بيتو بجين خوز قدوين وانا بوايا تون بتوانم بيدين بيتو بجين خوز قدوين وانا بوايا او قجبو او قجتك بو با مقام بيات وشت زي حزم كبير زور بچێژ بوو تۆ حەیران و هەموو یەت لەگەڵ گیتار تێکەڵ کرد آخر من کە سەرەتاوتە حەیران بڵم لەگەڵ گیتارەکە دوو ستایلی جیاوازە بەس ئەوەندە بە چێژت کرد دەست خۆش بێ دەنگت هەر خۆش بێ پێم بڵە بە دەنگەوە هاتنی خەڵک چۆنە لەگەڵ تا کاچیتە شوێنێکی گشتیەوە خەڵک چۆنیەت بەرەو ڕوود تا ڕادێک خەڵکی ئێمە زۆر کراوە نییە بە شتە شادەکان یاخود هەندێک شەرمیان هەیە بەڵام لەگەڵ تۆ چۆنیان لە کۆمەلگای کوردیدا لەوانەیە هەندێک جار بتەوێت کە شتێک بکەیت سەرەتا بێ ناوڕۆکەی وەرگریت بۆی بزانن ئایا ئەم شتە ئەگونجێت لەگەڵ ئەم زۆرە ستایلی تۆ یاخود ئەو شتێک کە ئەیکەی بزانە بۆچی یەکەیت و چێ ژێگرتە بێت لە حاڵەتە ئەوەی کە من تاو دەقەی پێشکەشم کرد بێت وەکو وتیشم لایەن و سەرنج و تێبینی کەسی بەرامبەر زۆر زۆر لای من مهمە من کاتێک کە دەچم ڤیددیوەک دەکەم یا شتێک لەو بابەتە خەڵکانێک بە شێوازێکی زۆر زۆر جوان پێشوازیم لێ دەکەن یاخود دێن دەڵێن حەزەکەی گۆرانێکمان بە بڵێ کوڕەکەی یاهون دەرمەندەکەی سەرشەقام گۆرانی بێژەکەی سەرشەقام لەو بابەتە بۆ من کاتێک ئەو جۆرە مووقیفانە دەبینم خۆشی گۆرانی کە من زۆر جار لە ڤیددیۆکانە وەکو بینیمان ناو سۆشیاڵ میدیای خۆم باوە زیاتر ئەکەوێتەوە سەر ئەو مووقیفە باشە من کەسێک لێرە بینم مووقیفێکی هەیە لەوانێ نەدڵی خۆمە بڵام بۆچی من نەچم ڤیددیۆیەکی لەگەڵا بکەم بتوانم یەک دڵخۆشی دووش بتوانم ئەم کەسە بدوێنم ئایا معاناتی چییە ئایا بزانین حەزی بە چ گۆرانیەکە بۆی بە گۆرانی معاناتی ئەم شخصە دەرکەین تێگەی لە بەستی من وەسواز بخوا تاو دەقێش ئەو شتانێک کە کردومانە شتانێک بووە خەڵکانێکی زۆر زۆریش بە دڵیان بوو پێ خۆشە ستایلەکە و گەنجی دیکەش پەیڕەوی بەتاکید من زۆر جار وتومە ئەو کەسانی کەەوە بەهرەیان هەیە نەک بڵە ستایلەکەش بە بەهرەکەیان نشارنەوە دا لە دایک و باوکانەکەم ئەو دایک و باوکە ئەزانە ئەو خێزانە جوانانە دەستی مناڵەکانتان بگرن پەروەردە وایە لە پێش هەموو شتێکەوەی بەڵام حەزی ئینسانیش شتێکە زۆر زۆر گرینگە بێ ئێمە ڕەچاوی ئەو خاڵەش بکەین کە پەریان بێ دەزان دڵیان چیان ئەوێت یا دەستیان بگرن بڵێ وەرە کوڕم یا کچم ئەمە بەهرەیەک تێت و لە دەنگخۆشییان خۆت جۆرە ئامێریکە زانین بژانی تۆش وەرە بۆ نا کۆمەلگای کوردی جوانترە بێت و هونەری کوردی بەرەو پێشتری شەچێت دروستە سیڤان گەشتەکە و بەردەوامە بێت ئەم گەشتە هونەریەی تۆ ڕوا بۆ چەند شاری دیکەیان هەر لە هەولێرە بی وەکو خۆم من ئەوە تەقریبان ماوەی 2 مانگە هاتوومەتە ناو سۆشیاڵ میدیا بە تەواوەتی وەکو ئەو جۆرە ستایلەش من تەنها خۆم دانیشتی شاری هەولێرم سلێمانیشم کردووە دۆکانم کردووە وەکو ڤیددیۆکان ئەوانێکە کردومانە من خەڵکانێک هەیە خەڵکانی ڕۆژهەڵات کوردانی ڕۆژهەڵات لێرە ڕێسڵام ویان هەیە سەپۆرتێکی زۆر زۆر باشی منن جا بگرێ بە هونەرمەند و ئەکتەر و کۆمیدیایە هەموو کەسایەتێکیان من حەزەکەم ڕۆژێک سەردانی ڕۆژهەڵات بکەم چکە بە جددی قەرزاریاوانم زۆر زۆریش پێمان خۆشەوێ بێگومان ئەو کەسانێک کە هەوادارن یاخود عاشقی هونەر و میوزیکن لە دەرەوە هەمیشە چاوەڕێی تۆ و کەسانی دیکەشەکەن جا ئێمە ژێستا چاوەڕێی تۆکەین پێم خۆشە ئەگەر بەرهەمێکمان پێشکەش بکەیت و دواتریش هەک بەیبانی 24 بپێچینەوە بە گۆرانەکەی تۆ کۆتایی پێبێنین زۆر زۆر چاکە فەرموو گۆرانی مامۆستای کە ئێستاکە لە ژیان نەماوە خاڵێ خۆش بێت مامۆستا عەباسی کەمەندی زە حەزم ئەو شەرۆک و گەشتێکە لە دوای ڕوات هیوادارم بەتڵتان بێت
بەس تۆ نەگۆڕم ئەو ماڵە هەژاریمە بەسەرمانە ڕوخێنی نەچەوری سەر لە خۆم و لە ماڵ و مناڵم نەشوێنی نەچەوری ئەو ماڵە بە بۆنەی تۆ بەرپای عەزیزم عەزیزم لانێکی فەقیرانەیە بۆ مینە ڕمێنی نەچەوری 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 کتێ نەچەوری والله نیەسیم تاقەتی دووری بیلانی ئەسیم تاقەتی دووری تۆ بڵێ شاخی مارشیری مەلیچێک بۆ ئەسێنم نەچەوری تۆ گیان بێ هەر بە خودا بۆ دەردەهێنم نەچەوری بەو شەرتەکە دیسان وەکو جاران لەلاو بی عەزیزم لانێکی فەقیرانەیە بۆ مینە ڕمێنی نەچەوری 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 کتێ نەچەوری والله نیەسیم تاقەتی دووری بیلانی ئەسیم تاقەتی دووری لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری لە شەقامی سەر شەقام خوار حەمامەکەی نووری یەکەم کۆڵان بەدەستی چەپا نزیکی ئەگەر دووری کۆنی یارم دەسووتێ هەر وەکو مۆمی کەفووری داواکارم لە خودا ئەی لە ژیانە سەرکەوی لە شەقامەکەیکەوە دیم جوانێ ڕاوەستەوە لە شەقامەکەیکەوە دیم جوانێ ڕاوەستەوە شاڵستۆنی لە پێە هەیەگری جەکەشیخەوە شاڵستۆنی لە پێە هەیەگری جەکەشیخە زۆر سپاس دەستت خۆش بێ دەنگت خۆش بێ منیش ڤیدیۆیەکم کردی بەیەکەوە ئەم بەیانێت جوانتر کردین سوپاس کاک ستیڤان کوردۆ بە هیوام کە ستایلەکەی تۆ و هونەرەکەت دەنگ بداتەوە بە جیهاندا زۆر سپاس دەکەم سپاس بۆ تۆش سپاس بۆ ئەم میوانداری کەناڵ کوردستان 24 بە تایبەتی بۆ تۆش کە ئەمڕۆ کە خۆم لێرە بینیە و ڕاستی من هەمیشە وتومە ئەو کەناڵە ڕاگەیاندانێکەوە سەپۆرتی گەنجن پاڵپشتی گەنجن خۆی لە خۆیدا شتێکی زۆر زۆر جوانە یعنی زیاتر پەرەدانە بە ئەو چینەی کەەوە خۆی تێتی جا هوەری بێ ئەکتەری بێ کۆمیدیا بێ ڤاینەر بێت هوەرمەندی بێت هەر شتێک لەو بابەتە من دەستخۆشیتان لێکەم و دووبارە هیوای سەرکەوت پێمان خۆشە بێ بۆ هیوێن کە هەمیشە کەناڵەکانی ڕاگەاندووە ئێمەش بتوانین خزمەتێک بەو هوەر و توانە و بەهرەی ئێوە بکەین و شانازین ئێوە جا هاوکارانم لێرەوە بەردەوام پێمەڵەن گۆرانێکی دیکە هەرچەنداڵن کات نەماوە بەڵام دیارە حەزیان بە دەنگی تۆ کەشەکەشە کۆپلەیەک زەکەریا داواکەن خەریکە لێرەوە پێمەکەن بە گۆرانی داواکرا بۆ تۆ بەڵام هەڵبەت کاک سیڤان ئەوەندە دەنگی خۆشە ئەوەندە هوەرەکەی جوانە هەر یەک تمۆحیەیە لەوەی گۆرانێکی نوێت لێ داواکە کەواتە ئێستا گۆرانێکی زەکەریامان پێشکەش بکە منیش لە دوای گۆرانەکەی تۆ کۆتایی هێنم با پرۆگرامەکە بۆ هیوان بانێکی جوانمان لای بینەرانمان دروست کرد بێ سپاس زۆر سپاس ئەم گۆرانەی هونەرمەندی ئەز خۆشەویست کاکە زەکەریا لای من زۆر زۆر تایبەتە ئەکیدم لای زۆری نشتان تایبەتە گۆرانەکە چکە یادەوەری جوانمان لەگەڵ هەیە ڕاستە بۆچی هەتی تۆ درەنگ هەتی هەموو شتێک کۆتایی پێیە
بۆچی بەجێت هێشتم بۆ منێدا بەدەست هاتوونە لە ناکەوڕۆیشتی بێدەنگێ بەکەنە بەتەنیا منێدا بە غەجری زەمانە وەکاوەیس نەبم تخواکەی وجدانە بێچارە لە خەمدا دەگەنیام شەوانە لێم گەڕێ عشقی تۆ باز زۆرانە ڕابردوو لەگەڵ تۆ ئەخوێرانە هەزار جار تکام کرد دڵێ قەت نەگۆڕە هەر ئەوڕێت نەداوە و جێتێشتم لە خۆڕە منی دۆ بریندەر خوێنێم لێ دەچۆڕە ڕۆیشتی ئەو عیشقە شەردەوە لە گۆڕە